ئاماری شەشمانگی یەکەمی ساڵی 2016 کە سەرجەم ئاماری لە بەشبوونکانی بەڕێوەبەراتی پۆلیسمان تۆمار کراوە 1970 ڕووداو بووە. ئەو ئامارە لە چاو شەشمانگی یەکەمی ساڵی 2015 ڕێژەیەکی بەرچاوکەمی کردووە کە ساڵی پار 2507 ڕوودا بووە، ئەم ساڵ 1970 ڕووداوە و بەم شێوەی لای خوارەوێت و هەر لەو ژمارەیە کە هەمویان دۆسییان بۆ کراوەتەوە 1984 دۆسیە بە ئەنجام گەیەندراوەنیان داخراوانیان هەواڵەی دادگای تایبەتمەند کراوە، 924 دۆسیەش لێکۆڵینەوەیان تێدا بەردەوامە و لەو 1970 ڕووداوەی تاوەکو ئێستا بەسەرجەم ئەو ڕووداوانە 1072 کەس دەژگیر کراوە، 1909 کەسیان لە ڕەگەزی نێرە و 63 لە ڕەگەزی مەیە بە هۆکاری جیاجیا 49 تۆمەتبار دەستگیر نەکراوە، ئێستا کە لێکۆڵینەوەیان تێدا بەردەوامە و سەرجەم ئەو ڕووداوانەی کە لە سنووری بەڕێوەبەراتیمان 53 کەس گیانیان لەدەستداوە، لە 53یانە 34یان ڕەگەزی نێرە و 19 لە ڕەگەزی مەیە کە بە ئاماری ساڵی پار 65 کەس بووە، ئەو ساڵ ڕێژەکەی کەمتر بووە گیان لەدەستدان.